دیارە خۆشەویستان خات و جەیلان خەجەر بەرپرسی خانمانی ڕێکخراوی ڕۆشنایی دڵمان لەگەڵەکە چەند کارێکی دەستی خانمانی نابینایانی لەگەڵ خۆی بۆ ئێمە هێناوە. ئێمە لەم ڕۆدا لەم تەوەرەدا باس لەو کارە دەستیارن دەکەین کە خانمانی نابینا دروستیان کردو، چۆن سەرپەرشتی دەکرێن، مامۆستای ئەوان کێیە، چۆن هاوکاری دەکرێن لە گونجاندنی ئەو بابەتانی کە دروستیان کردووە، یعنی لە ڕووی دیزاینەوە لە ڕووی ڕەنگەوە ئەمانە چۆن یارمەتیان دەدرێت. لەگەڵەوەدا تا چنە بایەخ دراوە بە ڕۆڵی خانمانی نابینا لە بابەتە جیاوازەکاندا، لە بوارە جیاوازەکاندا، لە خوێندنی تایبەت بە خانمانی نابینایاندا. هەموو ئەمانە چۆن ینی ڕۆڵی گێڕاوە لە هەرێمی کوردستان، چۆن پێگەیان بە بەرزی ڕاگیراوە. خات و جیلان خدر لە ستودیۆ ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. خات و جیلان بەخێراتی، سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی. خات و جیلان بڕێک بابەتی زۆرە بۆ ئێمە هێناوە، هەمووی کاری دەستی خانمانی نابینایانە. با من یەکەم جا لەو پرسیارەوە دەست پێ بکەم و لەو بابەتەوە دەست پێ بکەم کە ڕۆڵی خانمانی نابینا چۆن بە بەرز ڕاگیراوە لە نێو کۆمەڵگەی خۆماندا. بەڵێ دەستخۆشی بووەوە و سڵاو بۆ بینەرەکانتان و سڵاو بۆ کەناڵی ئەنارتی. زۆر سوپاسان دەکەم کام هەلەتان ڕەخسان. بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە ئافرەت بە شێوازێکی کەم بایەخی پێدراوە، بەڵام خۆشبەختانە لە ئێستاە لە ڕێکخراوەکانە بایەخێکی زۆریان پێدرێ. وەکو ڕێکخراوەکەی خۆمان کە توانی ومانە چەندین خولیان بۆ بکەینەوە و توانی ومانە چەندین پیشە بۆ ئافرەتەکان دابینکەین بە تایبەتیوانی کە خاوەن پێداویستی تایبەتن. باشە، خولەکانی ئەو خۆیان لە چیا بینەوە خاتە جەیلان؟ بەڵێ پێشتر خولێکی خەیاتیمان هەبووکە مامۆستای خولەکەشمان هەر خاوەن پێداویستی تایبەت بوو. لەگەڵ ئەوەشە بەڵام زۆر بەباشی توانیوەتی تەلەبەکانی فێرکە و لە ئێستاشا خولی لە ئێستاشا خولی کاری دەستیمانەیە کە سەر مێزەکە ئاماژە بە چەند نمونەیەکی کراوە. بەزیانەکەمە و نیشانی بینەرانی ئێم باشە. یان لە ڕابردووە ئێوە خولی درومانتان هەبوو، تایاتیتان هەبوو، زۆر باشە. ئەمە بەشێکە لە نمونی ئەو کارانەی کە خانمانی نابینا دروستیان کردووە و لە دیمەنەکان نایبێنن خۆشەویستان. دیارە ئەمە گوارەیەکە کە خانمێکی نابینا دروستی کردو و کاری دەستی ئەوانە هەمووی مور و جیاوازە لێرە ڕازێنرا و نەتەوانێ. دیارە خات و جەیلان کاریگەری ئەم کارە دەستیانە دیان چی کاریگەریەک دروست دەکات لە سەر دەرونی ئەو خانمانەی کە دروستی دەکەن، ینی بەرهەمێکیان هەیە؟ بەڵێ یەکەم کاریگەری ئەوەیە خاوەن پێداویستی تایبەت خۆی لە دەرونی خۆیان هەموو کاتێک خۆی بەکەمەزانێ، وا هەستەکە کە بارێکە بەسەر کۆمەڵگاوە، وا هەستەکە کە هەرە بێ خزمەت بکرێ. بەڵام کە ئەم کارانێک کرد لە ڕووی دەرونی خۆیەوە ئەو کاتەوە هەستەکە کە ئەو خزمەتێ بە کەسانی ترەکە. ئەوە لایەنێکیانە کە لە بواری دەرونیە خۆی ئارامە بێتەوە و لە بوارێکی تریشە زۆر کەسیانی توانیوەتی بیکە بە بژەیەکی ژیانی بۆ خۆی. ئەمانە کە دروست ئەکرێن دیان دواتر ئەفرۆشرێنەوە لە بازار و بەڵێ ئەمە تەنها خولێکمان هەبوو چەند مانگێک بوو کارێکی زۆریان کرد لە بەرەوە توانیمان لە چەند فیستیڤاڵە بەشداری پێ بکەین. ئێستا تەنها ئەوەنە لە کارەکانمانمەوە. زۆر باشە. خات و جەیلان لە چارچەوەی سلێمانی بگرین ئێمە چ خانمی نابینامانەیە چنێک لە خولەکانی ئەوەیە لە پێشترا بەشداریان کردو لە ئێستایا بەشداری ئەم خولی کاری دەستیەن؟ بەڵێ خۆی ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمانە ئەتوان بڵم 200 خانممان هەیە، بەڵام لە ڕێکخراوەکانی ترەوە بە ئام نابینا زۆرترەوە ڕێژەکەی لە بەڕێبەرایەتی چاودێری کۆمەڵاتیە لای منەوە نییە. منوانە کوڕێکراوەکی خۆتان باسەکەم. بەڵێ لای ئێمە 200 خانمە. خولەکانیش جاریوا هەبووە 20 ئافرەت بەشداری تیا کردووە، کەمتر و زیاتر لە بەرەوەی زۆر کات بەهۆی دەوامەوە کە زۆریان خوێندکارن مەکتەبیان هەبووە نەیانتوانیوە و هەندێکیشی کە بەتەمەنە ئەوە بێگومان یعنی تااقەتی ئەوی شانیان نەماوە کە بیکەن. بە شێوەیەکی گشتی ئافرەتە گەنجەکان بەشداریان کردووە، بەڵام خۆشبەختانە لایانی زۆرینەی بەشداری کردووە، بەڵام بە پێوەی کە ڕێکخراوەکەی ئەمەش ڕێکخراوێکی خێرخوازی و ڕێکخراوێکی حکومی نییە، لەبەرەوە ینی بەردەوام کەم بەشداریمان پێکردووە بەرەوەی لەسەر خێرخواز ڕۆشتووە بەڕێوانی نابیناش وەکو هیچ خاوەن پێداویستیەکی تر نییە. ئەگەر دیقەت بێ ینی ئەگەر کەسێک خاوەن پێداویستیەکی جەستە بێ ئەتوانێت خۆی تەکسیەک بگرێت و بێ بۆ ڕێکخراوەکەی بۆ دەورەکەی. بەڵام ئێمە هەر نابینایە کە بێنینە بێ بە تەکسی ببینە بچین بە دوایەوە بە تەکسیش ببینەوە بەردەی ماڵەکەی خۆی. ئەمەش لە هەمووی ئەرکێکی زۆرە بۆ ئێمە، لەبەرەوە ناتوانین زۆر بەشداری پێ بکەین. زۆر باشە.
باەک دراوە بەوەی پێشانگایەک بۆ ئەم خانمە دەستڕنگیرانە بکرێتەوە ئەو کارانی کە دروستیان کردو چی لە خولەکانی پێشووتردا و چ لەم خولەدا کە کاری دەستێ پێشتر ئاماژت بۆ کرد کە خولی درومانتان هەبووە بۆ دراوە کە پێشانگایەک بگرێتەوە ئەم کارانە نمایش بکرێن کە خانمانی نابینە ئەنجامیان ناوە. بەڵام من وەکو خۆم بیرم لێ کردوێتەوە زۆریش حەزم کردووە کە پێشانگایەکیان بۆ بکەم و لە هەموو بوارەکانە بێم لە کاری دەستیا بێم لە خوری خەیاتیا بێ هەم لە نووسینی بڕایلا بێ هەموو بوارەکانی نابینە لەیەک پێشانگایە کۆ بکرێتەوە. بەنیازیش بووم بەڵام لەبەرەوەی کە لە فیستیڤاڵی هەنارە بەشداریمان کرەوەی هەڵەبجە و لە فیستیڤاڵی ژیانی شالەوەی سلێمانی و پارکی ئازادی بەشداریمان کرد لەبەرەوەی شەکانمان زۆر کەمی کرد و لەم ماوەیەشە خولەکەمان وەستاوە لەبەرەوەی بە چەند یادێکەوە مەشغوڵ بووین یادی ڕۆژی بڕایل و یادی دامەزرانی ڕێکخراوەکەمان و وەکو ئاماژەشم پێکرد زۆری خوێنکارە لەبەرەوە خولەکەمان وەستاوە. ڕاستەکەی یعنی ئەم پێشانگایە پێشتر ئامادە نەکراوە تایبەت بە خانمانی نابینە بەس لە فستیڤاڵە جیاوازەکانە ئێوە بەشداریتان کردووە. بەڵێ فستیڤاڵێکی تریش کرا ڕێکخراوی ئاماژە کردیان ئەوانەی نابیستان بەڵام نابیناشی بەشدار بیان هەر فستیڤاڵە کراوە خاوەنپێدایسی تایبەت زۆری نەبێکەوە بە نەگەوەی تایبەت کرابێ بە نابینە. زۆر باشە باسی لە فستیڤاڵی هەنار کردو فستیڤاڵێک لە سلێمانی و ئەم فستیڤاڵی ئاماژەش کە جەنابەت ئاماژەت پێ کرد. خاتو جیلان پێشوازی هاوڵاتیان بۆیەوە چۆن بۆ خەڵکی چۆن پێشوازی لە کارە دەستیەکانی کرد کە نابینایان دروستیان کردیانی وەکو تۆ ئاماژەت پێ کرد بە دروستکردنی چەند بابەتێکی جیاواز دەستەوانە میلوان کە بتوان خزمەت بە چەند کەسێکی دەوروبەریان بگەێنن بەلایانی کەمۆیانی. باڵاوەڵا پێشوازیەکی زۆر باشی لێکرا ینی زۆر کەس کە بینی پێی سیر بوو کە نووسرا بوو ڕێکخراوی ڕۆشنایی بۆ نابینان ینی ئەوەی کە ئاهات ئەگەر بەنیازی ئەوەش نەبووە کە شتێکی لێ بکڕە کە ئەیبینی خاوەنپێدایسیەکی تایبەت ئەو توانایی هەبووە وای لێ هات سەرنجی ڕاکێشرا بۆ شتەکە یان بەڕاستی زۆر بەلاشیانەوە جوان بوو لەبەر ئێستا لە بازاڕیشە زۆر باوی کاری مێخەک و ئەوانە نەماوە بەڵام لای ئەمان کە شتێک بوو دایم عادەتەن خەڵک بە دوای شتێکە ئەگەڕەکە کللتوری بێ ئەم شتان شکە کللتوری بوو زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشە بابەتانە بۆ سەرجلی کوردی زۆر جوانجا من پێم خۆشە چەند دەستەوانەیەک نیشانی ئەوە بم کە هەر لەلایەن ئەوانەوە دروستکراوە بە چەند ڕەنگێکی جیاواز لەگەڵ ئەوەیە ئەمەش دیزاین کراوە بە گومانیانی کاری خۆیانە ئەمە وەکو پشتێنی جلی کوردی بەکارێت خانمان نەزانن ئێستا ئەمانە هەمووی کاری دەستی خانمانی نابینایە لەسەر مێزەکەش چەند مێخەکێک هەیە و گوارە هەیە و ملوانکە هەیە و ینی هاوکارانم نیشانی ئێوەیان نام خاتو جەیلان لە داهاتوە پرۆژەیەوە چیە بێ بۆ نمونە لە ئێستادا ینی خولی درومان و کاری دەستی کراوەتەوە بەنیازن چی خولێکی سەر بکرێتەوە بۆ خزمەتکردنی خانمانی نابینە. لە ئێستا ئەمە بەنیازین خولی زمانیان بۆ بکەینەوە لەبەرەوەی زۆربەی خاوەنپێدایسی تایبەت سەرەتا نەیتوانیوە لە ینی زۆر کەسیان کەمبینان ناتوانێت نە لە مەکتەبی ئەوەیە ئیسفادەکە کە خاوەنپێدایسی تایبەت نییە لەبەرەوەی گەر کەسێکم بینابێ ناتوانێت سەر تەختەکە ببینە ناشتوانێت ئیسفادە بکە لە مەکتەبێکی کە خاوەنپێدایسی تایبەت نەبێ و لەو مەکتەبش کە خاوەنپێدایسی تایبەتە بۆ ئەو زۆر قورسە لەبەر ئەوەی نووسینی برایلیان هەیە نووسینی برایلیش نووسینێکی زبرە بەدەست ئاماژەی پێیەکەیت ئەوەش بۆ کەسێک کە بە چاو بتوانێت سێریکا قورسە لەبەر ئەو کەسانی کە بە چاو نایبێنن تەنها تەرکیزیان سە هەستی دەستیانە بەڵام کەسێک کە بە چاو ببینێت ئەو کاتە مێشکی دابەشە بێ بۆ دوو بەشەوە هەم چاوی هەم دەستی لەبەرەوە ئەوە زۆر قورس دەبێ بۆ لەبەرەوە ئەتوان بڵێم کە زۆر کەزیان بە تایبەتیوانی کە دەرەوەی شار بێگومان وەکو ناو شاری سلێمانی نییە لە کەلار و لە دەربەنی خان و من چوم ینی کۆبنەوەم لەگەڵاکردن قسەم لەگەڵاکردون وەکو ناو شاری سلێمانی نین ڕەنگە زۆریان هەر نەشیان توانی بێ بخوێنن بەجددی ئەگەر ئێستش بتەوێت لە شوێنێکە کار بکەی کارچەند ئێستا هەلی تاعین بووم بۆ ئەو کەسانی کە خاوەنپێدایسی تایبەتیش نییە زۆرکەمە بەڵام ئەگەر هەلێکی شەبێ بۆ خاوەنپێدایسی تایبەت تاوەکو زمان نەزانی باوەڕ ناکەم لەی شوێنێکا وەرگیرێت تەنانەت دەگەر لە مارکێتێکی شابی خۆشتان باشترە زان کە لە ناو شارەکەیان یانە بێ زمانی عەرەبی هیچ نەبێ بزانی ئینگلیزی بزانی لەبەرەوە من وەکو خۆم
لە ئێستا پێم باشە خولی زمانیان بۆ بکەن. زۆر باشە وەکو ڕێکراوی ڕۆژنایی دڵ خاتو جیلان چۆن هاوکاریەوە کراوە لەلایەن خەڵکەوە چۆن پێشوازی لە کارەکانی ئێوە لە خولەکانی ئێوە کراوە تا چنێک ئێوە هاندەر بوون بۆ ئەوەی نبینیان هەستی ئەویان لا دروست بێ ئەوانش بە هەمان شێواتوان ینی خزمەت بە کۆمەڵگە بکەم لە چەند بوارێکی جیاوازە. بەڵێوەڵا ئەمە لە زۆر لاوە هاوکاری کراوین وەکو کۆمپانیای قەیوان وەکو ڕێکخراوی مرۆڤ دۆستان شوێنەکان زۆر زۆرن ناتوانم نای هەمویان بڵم سوپاسیان دەکەم بەڕاستی هاوکاری کراوین بەڵام ئەوەی کە تا ئێستا هاوکاریەکی جدی نەکراوین لەلایەنە پەیوەندیدارەکان بووە مەبەستم حکوومەت و بەڕێوەبەرەکانیەتی لەو لایەنەوە هاوکاری نەکراین وەکو لە لایەنی ئەهلیەوە زۆر هاوکاری کراین و خۆشبەختانە ماوەی 2 ساڵە توانیمانە بەبێ ئەوەستان بەبێ ئەوەی هیچ مانگە بڕوات خولی تیا دەبێ چالاکیەکانمان بەردەوام بێت. زۆر باشە خاتو جیلان خەدر بەرپرسی خانمانی ڕێکراوی ڕۆژنایی دڵ سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی تەبعاً خۆشەویستان ئێستا ئەم تەوەرە تایبەت بوو ینی ئەم بەشەی تەوەرەکەمان تایبەت بوو بەکاری دەستی خانمانی نابینا